ئێمە بە هەموو شێوەیەک دزی هەر داگیرکاریەکین بەسەرقاچی هەرێمی کوردستان لە هەر لایەنێکەوە بێ ئەگەر لە تورکیا بیان لە ئێرانەوە بێ بە تایبەتی ئەم لەشکێشەکەم جارەی ڕژێمی تورکیا و ئەردۆغان کوردیان لەسەر ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان جێ قبولکردن نییە و ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بە زووترینکان بێتە دەنگ و هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار بکرێتەوە و ئەم بردومان و ئەم پێشێرکارانەیە بوەستێنێت لەبەرەوە مای قبول نییە وەک هەموو کەس ئاگادارە کە زیاتر لە 25-30 ساڵە زیاتر ئەم پێشێرکانە بەردەوامە و میلەتی کوردش زیاتر زیانی بەرکەوتووە ئەبێ ئەم پێشێرکارانێ بوەستێ و ئەم تەجاوزاتی کاکرێتە سەر سنوورەکان ڕابگیرێ ئەمەش لە ڕێی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و عێراق ئەبێ هەوڵی جدی بدەن بۆ وەسانی ئەم پێشێرکاریانە و دەنجیان بگەینە نەتەوە یەکگرتوەکان و هەموو لایەنە پەیوەندیەکان جیهانیەکان و ئەقلیمیەکان. گومان ئیدانەیەکەم ئەمە ئیشێکی باش نییە کە تورکیا کوردێتی و ئێمەش کەسمان لە بیرمان ناچەوەی کە تورکیا تەماحی بەردەوامی هەیە لە خاکی کورد و لە کوشتنی کورد و قەتکردنمان. وڵی من وەک کەرکووکێک باسی خۆم بکەم طبعا ئەوم قبول نییە ئامادەشم چەک هەڵگرم وەک پەکەکە و بەرامبەریان دۆستم. پەیامی ئێمە وەکو کەرکووکی و هەموو ڕۆشنبیران و خەڵکی دڵسۆزی کوردستان ئەوەیە کەوا ئێمە ئەم بەردومانانە کە ئەرتەشی تورکیا و لەشکرەکەی هێنایەتە سەر کوردستان نەک هەر خەتەرە بۆ سەر باکووری کوردستان بەیەوەی نەما بۆ سەر باشووری کوردستانیش کۆم لە زمانی وەزیری دەرەوەیان و ئەردۆغانەوە نایشارنەوە وانەڵێن ئێمە هێنی مێژوویمانها لە ویلایەتی مووسڵا و بە گوێرەی میساقی میلی تورکیا و ئیتفاقەی مۆدرس ئەو ناوچانە بە شەڕ نەگیراون دوای ئاگربەسی شەڕی جیهانی یەکەم دراونە بەدەستەوە بۆیە تەماحی باشیانەیە ناشی شارنەوە و جێیشی تورکی چوەتە شوێن نەکشاوەتەوە بەرچاومانە لیبیا تەداخلی کردووە لە یەمە تەداخلەکە لە سووریا تەداخلەکە و ئێمەش کیانێکی دانپیادراوی دووەلیمانە ڕاستێ بۆ دەستوری عێراق لە چوارچێوەیەکی یاساییمانەیە لەبەرەوە بێ هەموو کورد ئاگادار بێ کە نێڵێ هەتا بتوانێت حەدێ بۆم لە شتکێشیە